شاری ئامەد لە باکووری کوردستان جگە لە بەهامێژووی و کللتوریەکەی بە دەوڵەمەندی چێشتخانەکانی ناسراوە. لەو چوارچێوەیەدا گۆشتی جگەری ئەو شارە لە لایەن دامەزراوەی بیرۆکەی دۆزینەوە و داهێنانی تورکیاوە وەک یەکێک لە بەتامترین خواردنەکان تۆمار کرا. لە ئەنجامی ئەو داواکاریەی پێشەشی ژووری بازرگانی و پیشەسازی ئامەد کرابوو. جگەری دیاربەکر کە بەڵگەی تۆمارکراوی هێمای جوگرافی وەرگرتووە چووە نێو لەزەتە تۆمارکراوەکان. هەر بەو بۆنەوەیەوە لە سەرپردی ئۆنگوزلووی شارەکە ئاهەنگی دەربڕینی شادومانی بەڕێوە چوو. لەو میانەیەشدا لەلایەن بەشێک لە کەبابچیەکانەوە بڕی 600 لەفەی جگەر بەسەر ئاهەنگی ڕەندا دابەش کرا. مەحمەد مەهدی پەرلەمانتاری ئاک پارتی دەڵێت لە پرۆسەی ڕاگوزەری مێژووی مرۆڤایەتیدا بۆ نیشتەجێبوون یەکەم نمونەی کشت و کاڵ و ئاژەڵداری لە ئامەدا بینراوە و بەو هۆیەوە ئەم شارە خاوەن پێگەیەکی گرنگە. مەحمەد کایا سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی ئامەد ئاماژەی بەوە کرد شارەکەیان لە ژمارەی بەرهەمە تۆمارکراوەکاندا لە نێو سێ یەکەم پارێزگاکانی تورکیادایە. لای خۆیەوە هاشم ئارکا سەرۆکی ژووری ڕێستۆرانت و کەبابچیەکانی ئامەد باسی لەوە کرد جگەر کللتوری 100 ساڵەی شارەکەیە و بەهۆی جگەرەوە کەسانێکی زۆر دەرفەتی کاریان دەست کەوتووە. هاشم ئەرکان وتیشی ساڵانە مشتومڕی ئەوە دەکرێت کە جگەر هی کێیە؟ ئەمڕۆ جگەر هی ئێمەیە و لە ماوەکانی داهاتوودا بۆ فیستیڤاڵی جگەر ئامادە بن. حەسەن یوکسەل کە لە ئیستانبوڵەوە هاتبوو ئاماژەی بەوە کرد ئەو جگەرەی زۆر بەدڵ بووە کە لەگەڵنانی بەیانی خواردوویەتی و خۆشحاڵی خۆی لە ئامادەبوونی لە تۆمارکردنی جگەر دووپات کردەوە. بەیزا نورجەیلان کە لەگەڵ خانەوادەکەی بەشداریان لە چالاکیەکەدا کردووە باسی لەوە کرد لە سایەی چالاکیەکەوە نانی بەیانیان بە جگەر کردووەتەوە و تۆمارکردنی جگەری شارەکەی بە مایەی دڵخۆشی ناوبرد.